تعليمي خبرتكاني نموني وازا ويا الحديث تقال نابد دنجش بكيت بس اوي جبير لنا ومسقطها نابد دنج بكيتو ابيو بسكت بيتو بوقو جقو دقو هنا خود نبري وين مسألة بالناسي كفي أولاد علم النفس التربوي كفي قوشة لو زيادة مخبر لغة كلا أو برانيس الفرشي كان كهني بنای خۆی گەورە میهرەبان دیارە ئەمڕۆ ئێمە وەکو بەشی پەروەردەی ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان هەڵساین بە ڕێخستنی سێ سیمیناری جیاواز بۆ سێ مامۆستایی بەڕێز لە شاری چەمچەماڵ دیارە بەشداربووانی هەمویان بریتین لە بەش و ئۆرگانە جۆربەجۆرەکان لە ناو شاری چەمچەماڵ هەمویان مامۆستای پەروەردەی بەشە جۆربەجۆرەکانن ئەمەش بەڕاستی لەوە سەرچاوە ئەگرێت دوای هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر بە نەوەکانمان بەرامبەر بە ڕۆڵەکانمان چونکە لە کاتێکی وەکو ئێستا ئێمە لە بارودۆخێکی گۆڕاوین هەمیشە بەردەوام پێویستمان بە تەغزیەی ڕۆحی و هەروەها تەغزیەی زانستی خۆمان هەیە بە پێویستمان زانی ئەمڕۆ لە خزمەت مامۆستا بەڕێزەکانی خۆمان نەبین هەمیشە بەردەوام ئێمە پێویستمان بە زانست و زانیاری هەیە ئەم مامۆستا بەڕێزانش کە لە شوێن و لە شارە جیاوازەکانەوە هاتوون لە خزمەت مامۆستا بەڕێزەکان بن خۆتان ئەزانن کاری ئەنجومەن لە ناو شاری چەمچەماڵ و بێگومان لە شوێنەکانی تر شەروایە کارێکی هەمە جۆرە بەڵام بنچینەی کاری ئێمە بەڕاستی بریتە لە پەروەردە و بانگەوات پەروەردە و بانگەواتیش لە کاتی زووە بە شێوازێک بۆ لە ئێستاشە بەڕاستی بە شێواز و بە جۆرێکی نوێ پێویستە ئەنجام درێ پێویستە وەسائلی نوێ بەکاربێنین پێویستە ڕێگەی نوێی وانەوتنەوە بەکاربێنین بۆی ئەمڕۆ لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە ئێمە لە شێوەی سیمینارێکە هەم مامۆستاکان بابەتەکانی خۆیان پێشەشەکەن و هەم مامۆستاکانیش بەشدارە بن لەگەڵیانە ئەم کار و چالاکیانە ئێمە لە ئەم پشوانەیە واروها لە ماوەکانی ئایندەشا پشتیوان بە خۆی گەورە بەردەوامی ئەبێت کاری ئێمە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی ئیداریەوە چ لە ڕووی کاری خێرخوازیەوە بەردەوامی هەیە و کاری هەرە پێشینەمان بەڕاستی ئێمە چ وەکو کۆمەڵی دادگەری لەسەر ئاستی کوردستان چ لەسەر ئاستی چەمچەماڵ بەڕاستی کاری ئێمە بە دەرەجەکەم بریتێ لە پەروەردە و پێگەیاندە 420,000 جار لە یوتیوبە بێستیجە دووبارە بۆتەوە لە مەدرسەی عەبدوڵای کوڕە عومەر تەلەبەی ئەوەنە چاکمان هەبوو ئەوەنە بەڕێزمان هەبوو ئەوەنە زیرەکمان هەبوو الحەمدوللا سامیان بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ وەکو بەشدار بووین لە خولێکی پەروەردەیی بە تایبەتی شێوەکانی وتنەوەی وانە یا بڵین مامۆستای سەرکەوتوو زۆر بە گرنگی زانین کە ئەم جۆرە خولانە بەردەوام بێ چکە لە ڕاستیە قەناعەتکردن لە هەموو شتێکە ئەگەر سنوێرێکی دیاریکراوی هەبێ پێویستە لە ئەپدەیتکردنەوەی خۆمان بە تایبەتی وەکو مامۆستا هەر لە ئاستەکانی ڕەوزەوە بیگرێتاوەکو ناوەندەکانی خوێندن و زانکۆکان هەموو مامۆستایەک پێویستە ئەپدەیتی زانیاریەکانی خۆی بکاتەوە و قەناعەت و ئیکتیفا بۆ زانیاریە نەکات کە هەیەی چونکە لە ڕاستیە ئەمڕۆ دنیای کرانەوەیە بە هەموو جیهانە و تەبادولی زانستەکانە کرێت ئەشێ لە بارودۆخ و زروفێکە تۆ زانست و زانیارێکی وەرگرت پێ بەڵام ئەمڕۆ لەسەر ئاستی عالەم گۆڕانکاری بەسەرا هات پێ وەیە ئومێد دەکەین ئەم جۆرە خولانە بەردەوام بێ تا بتوانین ئەو ئەمانەتە گەورەی کە لەسەر شارمانە ئەمانەتی پیاوچاکان و پێغەمبەران و ساڵحانە بۆ گەیاندنی ئەو پەیامە گەورەیە نەوەکانی داهاتوومان ئیسفادەی لێ بکەن خی گەورە پاداشی هەموو ئەو کەسانە بداتەوە کە بوونەتەوە کارێک بۆ بەڕێوەبردننی ئەم جۆرە خولانە دیارە وەکو بەشی پەروەردەی ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری یەکێنەوە بڕارانی کەدا بوومان بریتی بوو لەکردنەوەی ئەم پانێڵە بۆ ئەمڕۆ و ئەو پانێڵە پێکهاتە بوو لە سێ محازەرە هەرسێکی خۆی بینیەوە لە پتەوکردنی مامۆسایان بۆ وانەوتنەوە لە بەشە پەروەردەیەکانمان گومانێکیانی ئێمە لە سووری چەمچەماڵە سوپاس بۆخوا کۆمەڵە ناوەندمان هەیە بۆ فێرکردن و بۆ وانە و لە عەبدوڵای کوڕی عومەرەوە دەدار و حەدیثەوە لە بەشی حیکمە و بەشی تەحفیز و کۆمەڵی مامۆسا وانەی تێ ئەڵێنەوە سوپاس بۆخوا ویسمان بەهۆی ئەم پانێڵەوە توانای مامۆساکان زیاد بکەین و ئاشنایان بکەین بە ئەزموونی کۆمەڵی مامۆسای بەڕێز لەوانە دکتۆر ناوشیران مامۆستا جەزا و دکتۆر بەختیار تاڵەبانی و سوپاس بۆخوا توانیمان لەم پانێڵەدا مامۆسایان ئاشنا بکەین بە کۆمەڵی ڕێگەکانی وانەوتنەوە مۆدێرن کە هەر هەمووی لە خزمەت بەشە پەروەردەیەکانی سنووری مەڵبەردەکەمانە بێت. ئیشی لەسەر عەقڵەکان کردووە بۆیە باشترین و چاکترین شت ئەمە بە دوای
زۆر خوێندنەوەیەکی زۆر سێرچم بۆ کردو بێستیچەر چییە؟ بۆی بتوان ئیش لەسەر عەقڵ بکەیت. باش، مامۆستای سەرکەوتوو حەزی لە قۆناغبەندیە. تێنەگەشتم دکتۆر. ئەڵێ ئەو مامۆستای کە بەلای خۆی بەخشندە و میهرەبان و مامۆستای دەستگای نوری حکمە دەستخۆشی لە مەوبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری دەکەم کە هەستان بە سیمینارێک لەلایەن دکتۆر بەختیار و مامۆستا جەزا و دکتۆر نەوشیروان و هیوادارم سەرکەوتوو بن. ئەم پولە زۆر گرنگ بوو بۆ مامۆستاکان چون شێوازی وانەوتنەوەیان شتێکی ئاینی لەلایەن فەرمودەیەک لەسەر ئەوانەی کە پێغەمبەر درودی خوای لێبێت کردوویەتی لەگەڵ هاوڵەکانیان. وهیوادارم مەوبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەریش سەرکەوتوون دەستخۆش حەدیثەکانە نابێت دەنگێش بکەیت بەس ئەوەی لەبیرە لەناو مزگەوتە نابێت دەنگ بکەیت و ئەبێ وزکت بیت و بوق و جق و دەق و هین نەخۆت نەبڕیت. کۆنەبێ ئیتر تەلەبە ئەدڤانسەکان و تەلەبە پێشکەوتوەکانە دیتە دەستی کەمە هەڵێ. هزار خاڵ تقریبا هزار شتێکی وایە هزار خاڵ بۆ بوون بە